بۆ جاری دوام پارێزەرانی سۆران لە بەرامبەر نەبوونی دادوەر لە سنووری ئیدارەی سۆران مانگرتنیان ڕاگەیاند. کەمی دادوەر لە سنووری سۆران هۆکارێکە بۆ ئەوەی کێشە و دۆسەی هاوڵاتیان لە دادگاکانی سۆران بە زووی یەکلا نەبنەوە. ئەوە شوای کردووە هاوڵاتیان پەنا بۆ لایەنی کۆمەڵایەتی و زۆر جاریش لە ڕێگای تۆڵەسەنەوە مافی خۆیان بجێڕنەوە. کەمی ژمارەی دادوەریش لەم دادگا وای کردووە ماوەی دادبینی هەر داوایەک بۆ ماوەی 3 مانگ بخایێنێت و یەکلابوونەوەشی ساڵێک بۆ 2 ساڵ بخایێنێت. هەرچەندیش پێشتر خراپی بارودۆخی دادگای بەرای سۆرانمان باس کردووە و بەرزمان کردوێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار کەسی پشتگوێ خراوە. ئەو درۆژە هەر یەک لەم دوو دادوەرە لێرەنین تەواوی کارەکانی لێکۆڵینەوە کەتن بەرایی باری کەسی بەڵگەنامەکان بەڕێوە ناسن و تەواوی کارەکان دەوەستن و ماوەی دادبینی دوورتر بە و یەکلایی بوونەوەی داواکان تاخیرتر دەبێت. لێرەوە وەک پارێزەرانی سۆران لە هەمبەر ئەم باردۆخە خراپەی دادیا تا چارەسەربوونی دۆخەکە هەڵوێ سوەردەگرین و بەشداری هیچ دادبینێک ناکەن لە داواکانی کەتن کە پێویست دەکات پارێزەرتیایدا لەم داوانە ئامادە بێت. ئێستا لە سنووری سۆران بە 4 قەزا و 14 ناحیا هەر 4 بەشی دادگایی لێکۆڵینەوە و کەتن و دادگای کەسی و دادگای بەرایی تەنها لە ڕێگای 2 دادوەر کەیسەکان یەکلا دەکرێنەوە. ئەوە شوای کردووە قەڕەباڵغەیەکی زۆر لە دادگاکان دروست بێت. پارێزەرانیش ئاماژە بەوە دەکەن زۆری کێشە کۆمەڵایەتیەکان و یەکلا نەبوونەوەی کەیسەکان بۆتە هۆکارێک بۆ ئەوەی هاوڵاتیان کێشەکانیان لە دەرەوەی دادگا یەکلا بکەنەوە. کەمی کێشەی دادوەرانوە ئاکا کە دادبینیەکان تاخیر بکرێن ئەمەش دەبێتەوەی کاوڵاتیان نەگەن بە مافی خۆیان. من خۆم بەکو پارێزەرێک ئەگەر بەیانی کێشەیەکم هەبێ ئامادەنیم داوا بنووسم لەبەرەوەی ڕۆژی دادبینیەکان تاخیر دادرێ ئەمەشە بێتە هۆی بێهیوابوونی خەڵک بێ متمانەی خەڵک بەرامبەر بە دادگاکان و ئاکا دووبارە پەنابەنەوە بۆ سڵحی کۆمەڵایەتی بۆی کە یاخود بەدەستی خۆیان تۆڵی خۆیان بکەنەوە. ئەمەش کاریگەری دەبێت لەسەر خراپی دۆخی دادپەروەری لە دادگاکانی هەرێمی کوردستان. ئێمە لە سۆران 4 دادگامان هەیە پێویستە 4 دادوەری تێدا بێ بەڵام لە ئێستادا تەنها 2 دادوەر کارەکان ڕایی ئەکا لە کاتێکدا پێویستە 4 دادوەری تێدا وجودیان هەبێ. خۆ من کەیسێکم هەیە زیاتر لە ساڵێکە ئێمە خەریکی ئەو کەیسین دواتر کابرا ئەو هاوڵاتیە بێ ئەمەل بووە و ئیدی وتی واز لەو کەیسە بینێتەوە من خۆم بەلانی کۆمەڵاتی کێشەکەی خۆم چارەسەرەکەم. دادگاکانی سنووری سۆران تەنها کێشەی نەبوونی دادوەریان نییە بەڵکو نەبوونی فەرمانبەری پێویست و بینایی تایبەتی دادگاکان و نەبوونی دادگای تاوانە گەورەکان و دادگای نێوجەوانان کێشەیەکی دیکەی دادگاکانی سۆرانە کە گرفتی گەورەی بۆ هاوڵاتیانی ئەو سنوورە دروست کردووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.